تێگەی شەڕی براکوژی لەوەتەی کوردیش هاتووە هەر ئەم شەڕە براکوژیە بەردەوام بوو، ینی هەر لەوەتەی کورد هەبووە سەرکردەکان بەردەوام دژایەتی یەکتریان کردن. جا دوایە دەستی دەرەکیشی تایە بەڕاستی ئێران دەستی تێخا، تورکیا دەستی تێخا، ئیتر حیزبەکانی خۆشمان یەکگرتوونین، یەک هەڵوێز نین، یەکگر نین، سەرکردەکانمان بە تایبەتی یعنی دان بە هەڵەکانی خۆیانە بنێن کەمی خۆیان دەرخن بۆ لایەنەکەی تر، یعنی لایەنێک کە غەڵەتیەکەکە ئەم هەڵسێک کەم خۆی کەم کاتەوە بۆ لایەنەکەی تر هەتا ئالۆزەکان گەورەتر نەبێ و هین نەبێ. ئەگەر ئەوە نەکەین بەردەوام هەر شەڕە بێ و هەر لە شەڕین و لە ناخۆشییان. تورکیا هەر پیلانی هەیە بەڕاستی ئەوەی دراوسێکارمان لەبەرەوەی حەزی لە بوونی کورد نییە، حەدەسیتی یەخانی هانی پارتیەدا، هانی یەکێتیەدا، هانی ڕقی لە پەکەکەی لە بەرەوە هانی پارتیژەدا دەسیتی یەخا. بەستر ئەبێ سەرکردەکانی ئێمە وا بکەن کە وا خۆیان پیشان بن کە بڵێن ئێمە دژی پەکەکەیشین لە ژێرەوە دژی پەکەکە نەبن، یعنی ئەبێ ئەوە بکەن، یعنی هەندێک شتەیە بەرژەوەندی خۆیان بزانن. پەیامی ئێمە بۆ حکومەت داواکەین ئەم شەڕە بوەستێنێت و ئەم شەڕە هیچ قانجازێکی نەجگە لە وێرانبوونی وڵات و چنە خوێنی گەنج لە بانجادەکان ئەڕژێ ئەمەشە زەرێکە بۆ خۆی تێگەی هیچ ئیسفادێکی بۆ ئێمە و بۆ میلەتیش نییە. جا داوایان لێ یەکەم ئەم شەڕە وەکو ئەم شەڕە ئاوێکی پیا بکەن و بیکوژێنەوە و شتێک بکەن. ئەوان بەس وڵاتی مصلاحەتن، بەس لەبەر مصلاحەت لەگەڵ ئێمە ئەگینا ئەوان بەس لەبەر نەوتەکە لەبەر پارەک ئەگینا هیچ سوودەگیتریان بۆ ئێمە نی. تێگە ئێمە ئەبێ خۆمان فرێ خۆمان بکەین، دەست لە ناو دەست فرێ خۆمان بکەین. وەکو مامۆستایە یاخود وەکو ڕۆشنبیر و خوێنەوارێک قەت لەگەڵ شەڕی ناوخوانین چیتر پارتی دیموکراتی کوردستان بێ یاخود پەکەکە بێ یاخود هەر هێزێکی ناوخۆی هەرێمی کوردستان بێ، چونکە ئێمە بمانێ و نەمانێ و تەجروبەیەکی تاڵمانەیە لە شەڕی ناوخۆ. شەڕی ناوخۆ جگەل لە ماڵوێرانی چی هێناوە بۆ کورد؟ یعنی جگەل لە ماڵوێرانی و جگەل لە کوشتنی کوڕی هەژار و فەقیر چ شتێکی تریت؟ بۆیە بە هیچ شێوەیەک لەم قەیرانە و لە کاتی ئەم نەخۆشینی کۆرۆنا و لە کاتی قەیرانی ئابووری و ئەمەش وڵاتەکەی ئەیبینی، ئەوەی وڵاتی ئەوەیش عێراقەکە ئەیبینی، ئەمەش هەرێمی کوردستانە. بۆیە بە هیچ شێوەیەک لەگەڵ شەڕی ناوخوانین و ئیدانەیەکەین و بە مەسلحە قازانجیش جگەل لە دوژمن و وڵاتانی دراوسێ سوود بە هیچ کەسێکی تر ناگەێنێ. پێویستە حیزبە کوردستانیەکان، پێویستە ڕێکخراوە مەدەنیەکان زەخت بکەن بۆ فشار دروستکەن بۆ ئەوەی ئەم شەڕە بوەستێ. ئەگەر ئەمڕۆ پێکدادانی یاخود شتێک بووە کۆتایی پێبێت لە ئەمڕۆ، چونکە ئاشتی هەمیشە خۆشگوزارانی و خۆشی هێناوە بۆ وڵات، بەڵام شەڕ هەمیشە کاولکاری هێناوە، هەمیشە بەدبەختی هێناوە، مناڵ بێ باوکە کرێژن بێمێر دەکرێت. بۆیە ئەم شتانە قەت سوود بە کۆمەڵگای کوردی ناگەیەنێ. بۆیە پێویستە حیزبە کوردستانیەکان هەر لە ئەمڕۆ دەست بخەنە ناو دەست بۆ وەسانی ئەم شەڕ. ئەبێ هەر بە گفتوگۆ ئەم شتانە چارەسەر بکرێت، بە ئاشتی و بە حیوار. چارەسەر تەنها ئەوەتانی لە یەگەیشتنە ئەگینا جگەلەوەی کۆمەڵە شاخەگیری و کۆمەڵی خەڵک ئەکوژرێت چیترێ ئەنجامەکەی. مانەوێت نەمانەوێت تورکیا و ئێران هیچ کاتێک یعنی بڕۆ مێژوو بخوێنەوە هیچ کاتێک دڵسۆزی کورد نەبوون. من لەگەڵ ئەوام نە تورکیا نە ئێران نە سووریا نە عێراق هیچ کاتێک بەرژەوەندی کوردیان نەویستوە. تۆ سەیری کوردستانی گەورە کە دابش کراوە بەسەر 4 وڵاتە، یعنی ئەوەی تورکیا بەرامبەری کوردەکان چیەکە، ئەوەی سووریای هەروە، ئەوەی عێراقی خۆمان نەیبینی، ئەوەی ئێرانە. بۆیە کورد ئەگەر دۆستی خۆی نەبێت لەگەڵەوە نیم وڵاتانی دراوسێ دۆستی بن.